سلااوان لێبێ ئەمڕۆ لە شاری سلێمانی لەلایەن سنتەری ڕۆناکبیری جاف و بەهاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری گشتی هونەر لە شاری سلێمانی دیداری نالی ساز دەکرێت دیارە ئەم دیدارە بۆ کەڵا شاعری کورد نالی ساز کراوە من لێرە دکتۆر ئەرسەلان سەیزادە لەگەڵم ئامادەیە گفتوگۆیەک دەرباری تەواوی دیدارەکە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین دکتۆر ئەرسەلان سلااوت لەبێ ئەم کاتت باش بە ئەرێک نەبێ بفەرمووتێرە زۆر سپاس دەکەم دکتۆر گیان بیرۆکەی ڕێکخستنی دیدارێکی لەم شێوەیە بۆ نالی مەزن لەلایەن بەڕێستان و بەڕێوەبەرایەتی هونەری ڕۆشنبیری سلێمانیەوە چۆن دروست یەکێک لەو بابەتانەی کە بەلامانە گرنگە و سنتەری ڕۆناکبیری جاف ئەوەیە چۆن ئاوڕێ لە ڕابردووی خۆمان بدەینەوە چونکە قەنەعەتێکمان هەیە ئەرگەلێک هەر نەتەوەیەک ڕابردووی نەبوو ئێستای نابێ ئەو کاتە ڕێگەی داهاتوویشی ڕووناک نابێ لەبەرەوە بیرمان لەوە کردوتەوە ئێمە چۆن بتوانین دەست بۆ بابەتە مێژوویەکان بەرین چۆن بتوانین کەڵە پیاوانی ئێمە لە بواری شەعر لە بواری ئەدەب لە بواری مێژووە جارێکی تر بەنەوەی نوێ بناسینەوە ئەم کاری ئەمڕۆمان کاتێککە بیرمان لەوە کردەوە لە کێوە دەست پێ بکەین دەست بۆ کێ بەرین ناوی کێ بێنین بیرمان لەوە کردەوە لە زەمانێکە کە میری بابان ئەڕوخێ خەڵکی پێ هیوا ئەبێ سلێمانی داگیر ئەکرێ کێ قسەی تیاکە کێ لە دەرەوەی وڵاتیش بێ ئەو سۆزە نیشتیمانی ئەگێڕێتەوە زانیمان نالیە نالی توانیوێتی سلێمانی بکاتە مەڵبەندی شەعر نالی توانیوێتی جارێکی تر بێتە بەرە بەیانێک وە هیوایە بگێڕێتەوە لەبەر ئەوە بیرمان لەوە کردەوە کە کارێکی هاوبەش لەگەڵ سنتەری ڕۆشنبیری لەگەڵ بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری بکەین کە ئەویش ئەوەیە لە نالیەوە دەست پێ بکەین هەرچەندە ئێمە ئەڵێن ئەم کارە بۆ نالی زۆر بچووکە دەبوو بەڕاستی کارێکی گەورەتر بکەین کۆنفرانسێکی گەورەی بۆ بکەین کە بتوانین لە هەموو لایەکەوە خەڵکی بۆ وانگێشە بکەین بەڵام وتمان لەم قۆناغا لەوە باشترە هیچ نەکەین با ئێمە دیدارێ بکەین و ئەمە ڕێگەمان بۆ خۆشکا بۆ کۆنفرانسێکی گەورەتر بۆچی لە نێوان کەڵە شاعیرەکانی کووردا نالی هەڵبژێردرا بە تایبەتی تر ئێمە سنتەری ڕووناکبیری جاف ناوەکە بەرخۆی بەخۆیەتی ناوی جافە نالیش جافە خۆش بوو ئێمە لێوە دەست پێ بکەین ئەمەیە کۆکو قۆناغیش تۆ سەرکی ئەگەر بەپی ئەوە بێ ئایا ڕاستە یاخود چکە دو ساڵێک کێشە هەیە لە ژیانیا ئایا 98 لەدایک بۆ 1970 لە بەدای بۆ یاخود 1970 ئەم لێکێکە وەکو تەمەنیش لە پێشترە ئێمە دەبێ بۆ کێ بگەڕێینەوە بۆ کەسانی کە لە پێشەوەن و شاعیرانی تر چاویان لیانەوە بووە نەک ئێمە بین کەسێکی تازە وەربگرین جارێ لە پێش ئەوە هەبێ لەبەرەوە بوتمان باجارێ نالی دەست پێکەین بە ئینشاءالله بە هەوڵ و توانای هەموو لایەک هەوڵە دەین هەموو شاعیران بە پێی توانە کاریان لەسەر بکرێ ئەو تەوەر و پانێڵانی ئەمڕۆ لە دیدارەکەدا پێشکەشەکرێن لەلایەن بەڕێستان و کەسانی شارەزاوە خۆیان لە چیا دەبینەوە چین ئەو تەوەرانە ئەمڕۆ ئەو تەوەرانی کە باستە سەرەکی طبعاً ئێمە ئەمڕۆ دیدارەکەمان دوو پانێڵ پانێڵێکی چوار توێژەری بەڕێز بابەتی تا پێشکەش ئەکا کۆمەڵێک بابەت لە کلینە و شعرەکەی ناریە هەیە بۆ نمونە چەمکی شانازی کە قسەی لەسەر کراوە هەروەها باسی نێرومیە لە شعرەکانی ناریە مەوجودە هەروەها ئەو وشانی کە بەکار هاتووشەی کوردی و عەربی و ئەمانش کە بەکار هاتووە قسە و باسی لەسەر لەوە گرنگتر کە ئەمانوێت جەختی لەسەرکەینەوە ئایا دیوانی نالی پێویستی بەوە هەیە جارێتتر ڕاوە بکرێتەوە چکە کۆمەڵی بەڵگە دۆزراوەتەوە ئێستا لە وەسایقی عوسمانیا بینراوەتەوە لەبرو گرنگە ئێمەش ئەم بابەتە بێتە پرۆژەیە کە جارێکی تر دیوانی نالی و ژیانی نالی بە شێوازێکی چاکتر و جوانتر بنووسرێتەوە ئەمڕۆ لەم دیدارە هیچ دیوانێکی نالی تا بکرێت و بڵاو بکرێتەوە ئەمە لە پرۆژەتانایە خود ئەمڕۆ لە دیدارەکە بوونی دەبێت ئێمەیەکە لە پلانەکان ئەومانە ئەم تێژوینەوەی کە پێشکەش ئەکرێ کاری لەسەر بکەین وەلیژنێکی بۆ ئامادە ئەەکەین و بتوانین ئەوە وەکو نامیرکەیەکی بچوو کتاب بکرێ کە ئامادە بکرێ بۆەوەی کە لە داهاتوودا ئەگەر کۆنفرانسەکەمان بەست چونکە ئێستا بەم ئیشا من ئەمەشتم بە بچووکی ئەزانی لە کۆنفرانسەکەشتی فراوانترت دەسەکەوێ وەشتی گەورەترت دەسەکەوێ و ئیشی جوانتر ئەکرێت دەستان خۆش بێ وەک ئاشکرایە نالی مەزن گرنگێکی زۆری بە زمانی کوردی داوە ئایا لە ڕێی ئەم دیدارانەوە دەتوانرێ نووسەران و شاعیرانی تازە پێگەشت و سود لەم دیدارە ببینن بۆ زیاتر گرنگیدان بە زمانی کوردی و هەم نووسینەکانی خۆشیان یەکێک لە پەیامە زۆر گرنگەکانی ئەم دیداری ئێمە ئەوەیە گەڕانەوەی بۆ زمانی کوردی نالی لە زمانێکە کە شاعیرەکان شانازیان بەوە دەکرد کە وشەی تورکی و فارسی و عەربی بەکارێنن نالی ویستوێتی کوردی بگێڕێتەوە بیکاتە ناسنامە هەم بۆ خۆی هەم بۆ شعر هەم بۆ نەتەوە کەوابەتە ئێمەش لێرە ئەمانەی ئەو پەیامە بگەێنین کاتێک کە زمانی بێگانە زۆر کات پەروەردەی ئێمەی گرتووە زۆر کات ئاستی ڕۆشنبیری ئێمەی داگیر کردووە ئێمە بەمە گەورە نابین بەچی گەورەیە بین کە ناسنامەی خۆمان زین و بکەینەوە و گرنگی بۆ زمانە بدەین کە زمانی دایکمانە و زمانی ئاخەوتنمانە
لە پلانتانە دوای ئەم دیدارەی نالی مەزن دیداری ترساز بکرێ بۆ کەڵە شاعیرانی تری وەکو نالی 100% ئێمە کار لەسەر بەدوو ئاڕاستە ئەکەین هەم لەسەر شاعیرانی کلاسیک لەلایەکی تریشەوە ئەو شاعیرانێکی کە ئێستا مەوجودن یاخود تۆزێک لەمە و پێش ئێمەیان بەجاهێشتەوە ئێستا لە مانگی دایکێک لەو پلانەی کە بڕیارمان لەسەر داوە دیداری عوسمان هەورامیە بۆ ئەدەبی مناڵان بەس دەستێمانی دایکین ئەمجارە ئەی بینە هەڵەبجەوەش کە ئەمانەوێ ئەم بابەتە ڕۆشنبیریە ئێمە قەتیس نەکەینەوە لە ناو پایتەختی ڕۆشنبیریە پایتەختی ڕۆشنبیری دەبێت سەرچاوە بێ بۆ شوێنەکانی تر خۆش بێ خۆی لە خۆیاتی خۆشحاڵیە سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەرسەلان کا بەڕێزیان سەرپەرشتیاری سەنتەری ڕووناکبیری جافن بەڵێ ئاکام لێرە لە شاری سلێمانی دیدارەکە بەڕێوە دەچێت دیارە کۆمەڵێک نووسەر و شاعیران و کەسانی شارەزا لە دیدارەکەدا هەن و لێرە پانێڵەکە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت.